پاش دانپێدانانی سعودیا لە کوشتنی جەمال خاشقچی ڕۆژنامەنووس لە ناو کونسوڵخانی وڵاتەکەی لە ئەستەمبوڵ. لە ئێستادا تورکیا لە ڕێگەی دەسەپێکردنی زانیاریەکان بەردەوامە لە فشار خستنە سەر سعودیا بۆ دانپێدانان بەسەر ئەو ڕووداوەی کە بەسەر تەرمەکەی خاشقچیدا هاتووە. لەو چوارچێوەیەدا کەناڵی جەزیرەی قەتەری لە زاری بەرپرسێکی باڵای تورکیاوە کە ئەندامی داواکاری گشتی تورکیای ئاشکرای کردووە. تیمەکانی گەڕان و پشکنین و لێکۆڵینەوە لە دۆسەی خاشقچی لە یەکێک لە ژوورەکانی ماڵی محەممەد عوتێبی سەرکونسۆلی سعودیا لە ئەستەمبوڵ ئاسەواری ئەو ماددە کیمیاییان دۆزیوەتەوە کە ترمەکەی خاشقچی تێدا توێنراوەتەوە و دڵنیاییشی داوە لەوەی کە وڵاتەکەی پەردەپۆشی تاوانێکی لەم جۆرە ناکات. بەپێی راپۆرتەکە ئاسەواری بەکارهێنانی مادەی هایدرۆفلۆریک ئەسید کە مادەیەکی بەهێزە لە توانەوەی مادەڕەقەکان لە ناو بیری ماڵی محەممەد عوتێبی دۆزراوەتەوە. ئەو سەرچاوی کەناڵی جەزیرە ڕایگەیاندووە تەرمی خاشقچی لە دوای کوشتنی لە یەکێک لە ژوورەکانی ماڵی محەممەد عوتێبی بەو مادەیە توێنراوەتەوە و پاش ماوەکی فرێدراوەتە ناو بیرەکەوە و پاش پشکنینی نمونەیەک لە ئاوی بیری ماڵی سەرکونسوڵ و ئاوەڕۆی ئەو ناوچەیە پاش ماوەی تێکەڵەی هایدرۆفلۆریک ئەسید و چەند مادەیەکی دیکەی کیمیاییان دۆزیوەتەوە. هەر بەپێی راپۆرتەکەی جەزیرە ئەو تیمە پازدەکەسی لە سعودیەوە چوونەتە ئەستەمبوڵ بۆ شاردنەوەی دۆسیەکە سیستمی کامێرای چاودێری کونسوڵخانەکەیان تێکشکاندووە. هاوکات ئەوەش خراوەتە ڕوو لە دیداری شا سەلمان و کوڕەکانی خاشقچی شای سعودیا بە کوڕەکانی خاشقچی ڕاگەیاندووە ئامادەن پارەی خوێنی جەمال بدەن تا دۆستەکەدا بخرێت. لەلایەکی ترەوە کەناڵی BBC بڵاوی کردەوە مانگێک لەمەوبەر تیمێکی سعودی 50 کەسی بۆ لە ناوبردننی کەسایەتیەکانی ئۆپۆزیسیۆن لە ناوە و دەرەوەی ئەو وڵاتە پێکهێنراوە. لە راپۆرتەکەدا ئەوەش ڕوون کراوەتەوە کوژرانی جەمال خاشقچی لە کونسوڵخانەی سعودیا لە ئەستەمبوڵ لە سەرەتای مانگی تشرینی یەکەمی ڕابردوودا یەکەم ڕووداو نەبووە کە ڕووی دابێت و فەرمانی کوشتنی خاشقچیش لەسەر ئاستی باڵا لە دەسەڵاتی سعودیەوە دراوە. BBC لە راپۆرتەکەیدا ئاماژەی بۆ داوە تیمە سعودیەکە ناوی لێنراوە پڵنگ و لە نێو ئەندامانی ئەو تیمەدا بکوژانی جەمال خاشقچی بوونی هەیە. Bu sıfatın vermiş olduğu bir büyük güç daha var. Bir büyük sorumluluk daha var. O da haccın emniyeti meselesi. لای خۆشیەوە نوعمان کورتوملوش جێگری سەرۆکی گشتی ئاکپارتی ڕایگەیاند چاوپۆشی لە تاوانێکی ستەمکارانە و دژە ئینسانی وەک تاوانی کوشتنی خاشقچی ناکەن کە پرۆسەی کوشتن و شاردنەوەی تەرمەکەی بە شێوەیەکی وەحشیانە ئەنجام دراوە. کورتوملوش وتوشێتی ئەم دۆسیەیە مەترسی لای ئەو مسلمانانە دروست دەکات کە بۆ ئەنجامدانی فەریزەی حاج سەردانی سعودیە دەکەن. هەروەها دۆناڵد ترامپ سەرۆکی ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا ڕایگەیاند لەم هەفتەیەدا لەسەر دۆسەی خاشقچی لەگەڵ کۆنگرێس گفتوگۆ دەکات و لە نزیکەوە لەگەڵ تورکیا و سعودیەش گفتوگۆی کردووە. پاش دانپێدانانی کوشتنی خاشقچی ئەگەر چارەنووسی تەرمەکەی یەکلایی بێتەوە ئەوە تەنها یەک پرسیاری بێوەڵام دەمێنێتەوە ئەویش ئەوەیە ئایا کێ فەرمانی کوشتنی جەمال خاشقچی دەرکردووە؟ يقول منتقدوه إن أمر القتل لا يمكن أن يأتي إلا من الحاكم الفعلي للسعودية نفسه.